پارلەمانتاریزم دەستکەوتەکان و بربەستەکان بە بۆنەی ڕۆژی جیهانی سیستەمی پارلەمانیەوە. سیستەمی پەرلەمانی لە ماوەی 2 سەدەی ڕابردوودا یەکێک بووە لە گرنگترین دامەزراوە دیموکراسیەکانی بۆرژوازی، دامەزراوەیەکی کە بڕیار بوو ئێرادەی گشتی لە قاڵبی نوێنەرانی هەڵبژێردراوی جەماوەر تیایدا ڕەنگ بداتەوە و ناوبژیوانێکی وەڵام دەرەوە لە نێوان دەوڵەت و کۆمەڵگادا دروست بکات، ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی نێوان پارلەمانەکانی IPU ساڵانە 30 ژوئەن وەک ڕۆژی جیهانی پارلەمانتاریزم بەرز ڕادەگرن و لەسەر ڕۆڵی پارلەمانەکان لە پاراستنی مافەکانی مرۆڤ و دموکراسی جەخت دەکەنەوە. بەڵام ئەم ناوەندانە لە هەمان کاتدا هۆشداری دەدەن کە متمانەی گشتی بە دامەزراوە سیاسیەکان کەمی کردووە و دموکراسی پارلەمانی ڕوبەڕووی هەڕەشەی وەک پۆپۆلیزم، ناسیۆنالیزمی توندڕە و لاوازبوونی دامەزراوە دیموکراتیەکان بۆتەوە. ئەم دۆخە زۆر کەسی گەیاندووەتە ئەو پرسە کە ئایا پارلەمان هێشتا دەتوانێت کۆڵەکەی سەرەکی دیموکراسی بێت؟ واقعیەت ئەوەیە کە سیستەمە پارلەمانیەکان سەرەڕای هەموو بربەستەکانیان دەستکەوتی گرنگیان بۆ مرۆڤایەتی بەدەست هێناوە. پەرلەمانەکان لە سەرەتادا وەک ئامرازێک بۆ سنووردارکردنی دەسەڵاتی پاشاکان و دەوڵەتە سەرەڕوەکان واتە متڵەقەکان سەریان هەڵدا. بە پابەندکردنی دەوڵەت بە وەڵامدانەوە لە بەردەم پارلەمانی هەڵبژێردراو خۆی هەنگاوێکی بنەڕەتی بوو لە تێپەڕبوون لە سەرەڕۆیی تاکە کەسیەوە بۆ سەرەڕۆیی یاسا. ئەگەرچی ئەم نوێنەرایەتیکردنە هەمیشە ناتەواو و چینایەتی بوو، بەڵام ڕەخساندنی ڕێڕەوەکانی هەڵبژاردن دەرفەتی گۆڕینی ئاشتیانەی دەوڵەتەکان و خستنەڕووی داواکاریە کۆمەڵایەتیەکانی لە کایەکی گشتی فراهەم کرد. ئەمەش بە بەراورد لەگەڵ شێوازە ئاشکراکانی دیکتاتۆریدا پێشکەوتنێکی حاشا هەڵنەگرە. زۆرێک لە مافە مەدەنی، سیاسی و تەنانەت بەشێکی گرنگ لە مافە کۆمەڵایەتی و کرێکاریەکان لانی کەمی حەقدەست، بیمەی کۆمەڵایەتی، مافەکانی ژنان و هتێت لە چوارچێوەی پرۆسە پارلەمانیەکاندا جێگیر کراون، بە تایبەت لە سەردەمی زێڕینی دەوڵەتی خۆشگوزرانی لە ئوروپای دوای شەڕی جیهانی دووهەم. پارلەمان وەک بوارێک بەستێنێک بە گفتوگۆ و سازان یارمەتی دەربوو لەوەی کە بەشێک لە ناکۆکیە چینایەتی و سیاسیەکان لە جیاتی تەقینەوەی تند و تیژانە لە قاڵبی میکانیزمە یاسایی و گشتیەکاندا بەڕێوە ببرێن. ئەمانە ئەو لایەنانن کە تەنانەت ڕەخنەگرە ڕادیکاڵەکانیش بە گشتی وەک دەستکەوتی میژووی دیموکراسی پارلەمانی دانیان پێدادەنێن، ئەگەرچی بە تەواوی و کۆتاییشی نازانن. بەڵام لە دەیەکانی ڕابردوودا نیشانەکانی قەیرانێکی قوڵ لە سیستەمە پارلەمانیەکاندا دەرکەوتون، قەیرانێکی کە هەم لە داتا سیاسیەکاندا کەمبوونەوەی بەشداری، زیادبوونی بێمتمانەیی، گەشەی پارتە فاشیستەکان و هەم لە باسە تێئۆریەکاندا ڕەنگی داوەتەوە. یۆرگن هابەرماس لەسەر ئەو خاڵە جەخت دەکاتەوە کە پارلەمانەکان وردە وردە توانای خۆیان لە شکڵ پێدان بە ئێرادەی گشتی لەدەستاوە، چونکە بڕیارە سەرەکیەکان زیاتر لە ئاستیکی دەرەوەی پارلەمان لەوانە بازاڕە داراییەکان، کۆمپانیا فرەنەتەوەیەکان و دامەزراوە سەرە و نەتەوەیەکانی وەک یەکێتی ئوروپا، ڕێکخراوی بازرگانی جیهانی و هتێت دەدرێن. بە بڕوای ئەو دەسەڵاتداریەتی جەماوەری پەراوێز خراوە. کۆلین کروچ لە کتێبی پاش دیموکراسیدا داڕشتنێکی ڕوون دەخاتە ڕوو. هەڵبژاردنەکان هەروە بەڕێوە دەچن، بەڵام کایەی سیاسەت بۆتە مەیدانێک بۆ کێبڕکێ براندە حیزبەکان و بڕیاردانی ڕاستەقینە دەکەوێتە دەست نخبە ئابووری و لۆبیە بەهێزەکان. پارلەمان تا دێت زیاتر کاریگەری تەشریفاتی وەردەگرێت. شانتال مۆف لە گۆشە نیگایەکی دیکەوە دەڵێت دوورکەوتنەوە پارتەنەریتە لیبراڵ و سۆسیال دیموکراتەکان لە داواکاریە ڕاستەقینەکانی خەڵک بۆشایەکی دروست کردووە کە لەلایەن بزوتنەوە و ڕێبەرانی پۆپۆلیستەوە پڕ دەکرێتەوە. ئەو بزوتنەوانەی کە هەندێک جار خودی پارلەمان وەک بربەستێک لە بەردەم ئێرادەی ڕاستەقینەی جەماوەردا دەناسێن و مەشروعیەتێکی ڕەت دەکەنەوە.
شانتال مۆف لە گۆشەنیگایەکی دیکەوە دەڵێت دوورکەوتنەوەی پارتە نەریتیە لیبراڵ و سۆسیال دیموکراتەکان لە داواکاری ڕاستەقینەکانی خەڵک بۆشایەکی دروست کردووە کە لەلایەن بزوتنەوە و ڕێبەرانی پۆپۆلیستەوە پڕ دەکرێتەوە. ئەو بزوتنەوانەی کە هەندێک جار خودی پارلەمان وەک بربەستێک لە بەردەم ئێرادەی ڕاستەقینەی جەماوەردا دەناسێن و مەشروعیەتەکەی ڕەت دەکەنەوە. یاشا مونک و یان وینەر مۆلەر بەتایبەت پەنجە دەخەنە سەر مەترسی دیموکراسیە نالیبراڵەکان و پۆپۆلیزمی دەسەڵات خواست. ئەو حکوومەتانەی کە بە هەڵبژاردننی ئازاد دێنە سەر دەسەڵات بەڵام هەنگاو بە هەنگاو سربەخۆیی پارلەمان، میدیاکان و دەسەڵاتی دادوەری تێک دەدەن و هەر جۆرە دژایەتیەک بە دژی نەتەوە ناو دەبن. لەم دۆخەدا پەرلەمان بەڕواڵەت بەردەوامە بەڵام لە کردەوەدا هیچ دەسەڵات و سربەخۆیەکی نامێنێت. لە لایەکی دیکەوە ڕەخنەگرانی کۆمونیستی وەک ڤۆلفگانگ شتریک سەرچاوەی قەیرانەکە دەگەڕێنێتەوە بۆ جیهانگیربوونی سەرمایەداری. بە بڕوای ئەو دەوڵەت و پارلەمانە نیشتمانیەکان لەژێر فشاری بازاڕە داراییەکان دامەزراوەکانی هەڵسەنگاندنی قەرز و بەرهێنەرە نێودەوڵەتیەکاندا مافی هەڵبژاردننی ڕاستەقینەیان لە نێوان بژاردە جیاوازەکانی ئابووریدا لەدەستاوە. دموکراسی لە بەرامبەر لۆژیکی کەڵەکەکردنی سەرمایەداریدا پاشەکشە دەکات و هەڵبژاردن کورد دەبێتەوە بۆ هەڵبژاردن لە نێوان چەند جۆری جیاواز یەک سیاسەتی ئابووری دیاریکراودا. لە ڕوانگەی کۆمۆنیستەکانەوە هەڵسەنگاندنی پارلەمانتاریزم هەمیشە دوورە ڕەهەندی بووە. لەلایەکەوە کۆمۆنیستەکان بنەڕەتە بەشداریکردن لە پارلەمانەکانی جیهانی سەرمایەداریدا ڕەت ناکەنەوە. بەشداری لە پارلەماندا بە پێی هاوکێشەی هێز و بارودۆخی دیاریکراوی هەر وڵاتێک دەتوانێت ببێتە تریبۆنێک بۆ لەقاودان، خستنە ڕووی داواکاری کرێکاران و زەحمەتکێشان و بەرگریکردن لە ئازادی و مافە دیموکراتیەکان. بڕیاردان لەسەر بەشداریکردن یان بەشداری نەکردن پرسێکی تاکتیکیە نەک پرەنسیپێکی ئایدۆلۆژی نەگۆڕ. لە لایەکی دیکەوە کۆمۆنیستەکان پارلەمانی بورژوازی بە ئەو پەڕی دیموکراسی نازان و پێیان وایە کە گرێدراوی پێکهاتەی خاوەندرایەتی و دەسەڵات درە سەرمایەداریدا. لەم ڕووەوە ئالتەرناتیڤی استراتیژی ئەوان بریتیە لە سیستەمی شۆرای بەڕێوەبردننی کۆمەڵگا، سیستەمێکی کە پشت بەستووە بە شۆراکانی هەڵبژێردراو لە ناوەندەکانی کار و ژیان لەوانە کارگا، گەڕەک، زانکۆ و هەتت. لا نوێنەرانیەکەوە کە هەر لە ساتێکدا شیاوی لادان و عەزڵکردنن، ماف و ئیمتیازەکانیان لە ئاستی مام ناوەندی کۆمەڵگا زیاتر نییە و ڕاستەوخۆ وەڵامدەرەوەی دەنگدەرانی خۆیانن. لەو ڕوانگەیەوە دیموکراسی ڕاستەقینە تەنیا بەواتای مافی دەنگدان لە هەر 4 ساڵ جارێکدا نییە، بەڵکو واتە دەخاڵەتی بەردەوام و ڕێکخراوی زۆرینەی لە بڕیارە بنەڕەتی سیاسی و ئابووریەکاندا شتیکە کە پارلەمانی بورژوازی تەنانەت لە باشترین شکڵیشدا تەنیا بەشێکی سنوورداری لێدابین دەکات. پارلەمان لەگەڵ هەموو لاوازی و دژوازیەکانیدا هێشتا یەکێکە لە مەیدانە گرنگەکانی خەبات لە پێناو ئازادی و مافە دیموکراتیەکاندا. بەڵام ئەگەر ئەم مەیدانە بە شێوازی قوڵتر دیموکراسی کۆمەڵایەتی و شۆرای جێگیری نەگرێتەوە لە بەرامبەر فشاری سەرمایە، پۆپۆلیزم و دەسەڵاتخوازیدا زیاتر لە جاران ناوەڕۆکی خۆی لەدەست دەدات.